سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە ئێمە ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ یاداشتێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردیا بۆ ئەوەی بە زووترین کات دانیشتنێک ئەنجام بدات بە ئامادەبوونی وەزیری شانەوانی و گەشت و گوزار و سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لەسەر چۆنیەتی دابەشکردن و بەهەدەردانی ئەو زەویانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی بەنا یاسایی دابەش کراون کە ژمارەیان دەیان هەزار پارچە زەویە و لەسەر چۆنیەتی پێدانی زەوی بە وەبەرهێنەران لە هەولێر وەکو بەدواداچوونمان کردێ کە دەیان هەزار دۆنم لەو کابینەیە دراوەتە وەبەرهێنەران بۆ ئەنجامدانی پرۆژەی وەبەرهێنان بە تایبەتی یەکەکانی نیشتەجێ بوون و بەپێی ئەو بەدواداچوونەی کەوا کردومانە شێوازی دابەشکردنەکە و شێوازی پێدانی زەویەکان بە وەبەرهێنەران لە هەولێر جێگومانە بەڕاستی جێ پرسیارە لەبەرەوەی زۆربەی ئەو پرۆژانە دراونەتە چەند کۆمپانیایەکی دیاری کراو کە ئێمە گومان دەکەین یاخود بەپێی ئەو بەدواداچوونەی کەوا کردومانە ئەو وەبەرهێنەرانە یاخود ئەو کۆمپانیانە نزیکن لە حزبی دەسەڵاتدار لە هەولێر و ئەو سەدان هەزار زەویەکەوا لە سنووری پارێزگای سلێمانی لەلایەن بەرپرسانی سەربازیەوە بە نایاسایی دابش کرایە جێگای پرسیارە. اینجا لە هەمووش خراپتر ئەو شێوازەی ئیجرائەتکردنە، یعنی کاتێک کە سەرپێچیەکی یاساکرێ پێویستە هەر لە ڕێگای یاساوە ئیجرائەتی یاسایی بکرێت، لە ڕێگای مەحکەمەوە لە ڕێگای دادگاوە بکرێت، نەک بە هێزی سەربازی ئەوەی کە ئەگوزارێت لە سنووری پارێزگای سلێمانی. ئەوەی کە دەیبینین ئەوەندەی تەسفیای حساباتە لە نێوان بەرپرسەکان، ئەوەندەی شەڕە لەسەر داگیرکردنی زەوی زیاتر، ئەوەندە ئیجرائەت نییە بۆ جێڕانەوەی ئەو زەویانەیەکەوە مڵکی گشتین و کەوا داگیر کراون. یعنی وەک دەبینین کە چەند کەسێک دەستگیر کراوە، بەڵام ئەو بەرپرسە باڵا سەربازیانەی کە دەیان هەزار پارچە زەویان تەقسیم کردووە و فرۆشتویانە هیچیان دەستگیر نەکراوە. کۆمەڵێک فەرمانبەری مۆزەفی ناو شارەوانیەکانیان دەستگیر کردووە کە ئیجرائاتەکانیان ئەنجام داوە، بەڵام ئەو کەسانەی کە کەسی سەرەکی بوون کە زەویەکانیان فرۆشتووە، زەویەکانیان دابەشکردووە، بە هیچ شێوەیەک ئەو خەڵکانە داگیر نەکراوە. اینجا ئەوەی کەوا لەسەر هەولێر وەکو گوتم، یعنی دەیان هەزار دۆنم زەوی لە هەولێر دراوەتە کۆمەڵێک وەبەرهێنی دیاری کراو، کۆمەڵێک کۆمپانیای دیاری کراو کە ئەو کۆمپانیانە سەر بە حیزبن و نزیکن لە حیزب. بۆیە پێویستە بە زووترین کات پەرلەمان ئەو دانیشتنە ئەنجام بدات بە ئامادەبوونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و سەرۆکی دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست بدەن لەسەر چۆنیەتی دابەشکردن و چۆنیەتی بەهەدەردانی. خۆتان نەزانن فەرمانبەر مۆزەفی حکومی 30 ساڵ 40 ساڵ خزمەتی هەیە، ئێستا لە هەرێمی کوردستان چاوەڕێی وەرگرتنی پارچە زەویەکی 200 مەتری ئەکات، بەداخەوە پێڕەوە نابین و نایدەنێ. خێرە فەرماندەیەکی سەربازی 20,000 قەتعا زەوی دابەش بکات و بیفرۆشێت، خێرە دەیان هەزار دۆنم بدرێت بە وەبەرهێنەرێک کە نرخەکەی بە چەندین ملیار دۆلار دەخەمڵێدرێت. تەنها لەو کابینێ ئەو زەویانەی کەوا تەخشان و پەخشان کراون بە ناوی وەبەرهێنان و بە ناوی دابەشکاری، ئەگەر بەهات باە و بفرۆشرابوانە و پارەکەی بدرابا بە موچەخۆران، سەرجەم قەرزەکانی موچەخۆران لە پاشەکەوت و لە لێبڕین و لەو موچانێکەوە نەدراون دەتواندرا بدرێتەوە. بەڵێ دیارە ئێمە وەک فراکسیۆنی نوێ پێشتریش ڕامان گەیاندووە، درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە هەر بیانوێک نایاساییە و نادەستوریە، بۆیە نابێت بە هیچ شێوەیەک بیر لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بکرێتەوە و هەوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵ دەنجیان بە ئەندامانی پەرلەمان و بۆ پەرلەمانە داوە. پەرلەمان بۆی نییە بەبێ هاوڵاتی خۆی تەمەنی خۆی درێژ بکاتەوە و ئەمە وەکو گوتم نادەستوریە نایاسایە. ئێمە باس لە خراپیەکانی ئەم کابینێ و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، دەبوایە لەسەر ئەو هەموو پێشێلکاری و گەندەڵی و نادادیەکەوە لە هەرێمی کوردستان هەیە ئەم حکوومەتە بەڕاستی دەسەڵاتی لێوەرگیرابایەوە، متمانەی لێ بسەندرابایەوە، هەڵبژاردننی پێشوەختە بکرابایە،
نەک بەی تەمەنی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بە نایاسایی درێژ بکرێتەوە. وەکو گوتم ئەوەی کە لە هەولێر و لە دهۆک دەکرێت کەمتر نییە لە سلێمانی، ڕەنگە لە هەولێر چوارچێوەیەکی یاسایی بەبەرداکرا بێ، بەڵام شتێکی زۆر معلومە ئەوەی کراوە هەموو ئەوانەی کە بۆیان کراوە خەڵکی حزبین و کۆمپانیای حزبین و بە شێوەیە کراوە کە یعنی منطق قبول ناکات کە زەوی مەتری بە چیلۆیەک تەماتە بفرۆشێ لە کاتێکدا ئەو زەویانە مەتریان بە هەزاران دۆلارە.